لبنسیها چیاین سربلندن قندیل لناف دل اداره سربخوی راپرین لجهه که کو خوزایی و مروف دناوا هماهنگی که تمام دادجین چیروکا کانو پیشسازی کردستان دهیت نویسین لویره لباجارو که پیشدر براندکا نافدار یا میدین کردستان جدای بویا کو تامو چیجا ویده وره دیگهین همو مالن کردستان و عراقه اف کارگاه قندیل بو برهمین شیرمنیانه لسر روبره که 4000 متر دوجا اف کارگاه هاتی آوا کرن نبتنه آواهی که پیش سازیه بلکو هیویا هفتی گنجن دوریه که به تمامی جه باجاروکن سنگسر و پیشدرن الویره دهاتوی خواه آوا دیکن پشتی 7 سالا کار کرن دناوا مالکا بچوک دا و کارگاه انکو کوگاه کا کچوش دا ناف قندیل جبودو آفماست هاد دیتن بینرم برنامه میدین کردستانه حسکریم پیش سازی و صناعت و برهمین خمالی کردستانه افدما باش بیتن از دلرتیلی مد برنامه کانو یا میدین کردستان لکردستان تی برمانین لدورا پشدر لقضا پشدر گل هوین هجامه اف کارگاه نها استیدا کارگاه قندیله هم آفماست و هم دویجی برهمتینه کاریه برهم خواه لطبای کردستان و همو باجار ناوراست و باشور عراق بلاف بکه تمام دمیده او تشتی دل منو هواجی پی خوش دبه او که برهمین اوی کارگه خواسته که گله کی زیده لسره روزانه برهمه وی ناکفتت ناوا کوگانده بلکو دکفه لسرپشتا بارهلگران و برف باجار کردستان و یا عراق و دچه روزانه به صدان و به هزاران کس لکردستان و لعراق آفماست و دوین اوی کارگه ودخن تامکا خوش کوالتیه کا برس افجا بینرین برنامه میدین کردستانه الگل مبن دوی برنامه دا امی کارگاه قندیل یکی جنافدارترین کارگه دو بوار دو آفماست لهمو کردستان و عراق نشانی هوا بده تکنولوژیا لویره لگوری استانداردن جهانیه سه هلن برامانین اتوماتیک روبوتیک دکارن دماو تنه 8 دم جمیرانده 7000 لیتر دو و آفماست به 5 جورن جدا برهم بینن اف جماره ورگراندن و اراده که اگر 24 دم جمیران کار بکن آنکو در روزه که تمام دا دکارن زیده تیری 210,000 لیتر شیری بکن دو و آفماست و بگهینن بازاران ایما هولمان دا لسرتا دا بیرمان لوی کردوا آبوری سر بخوی خومان هبه و پش بخو بستیم بگو من که آبوری سر بخوی خو تبه و پش بخو بستی به هول دی کاری که سر بخو تبه کار سر بخو کش من او بو که ایما بتوانین کارگەیەک دانین کارگەکە سەرەتا لە ماڵەوە دەستمان پێکرد کە لە ماڵەوە دەستمان پێکرد بەرهەمەکەمان زیاتر خواستی لەسەر بوو فیدباکی خەڵکمان وەرگرتەوە بەرهەمەکەمان باش بوو لە بازاردا کە بەرهەمەکەمان باش بوو لە بازاردا هاتین ڕۆژ بە ڕۆژ کارکەمان فراوان کرد لە کاتی فراوانکردنی کارگەکەماندا توانیمان کۆمەڵە گەنجێکی زۆر لە ناو کارەکەماندا ئیشکە 2023 پرۆژەیەکمان دامەزراند لەسەر ڕووبەری 4000 مەتر لەسەر ڕووبەری 4000 مەتر نزیکەی 70 کارمەند لە لای ئێمە کار دەکات و ئێمە موچەی پێدەدەین سەرەتا یەک بەرهەممان هەبوو بەرهەمەکەشمان دۆیەک بوو بە ناوی دۆی ترش دواتر ڕۆژ بە ڕۆژ خواستی کە لەسەر بوو بەرهەممان زیاد کرد کە بەرهەممان زیاد کرد ئێستا گەیشتوونەتە قۆناغێک کە 3-4 بەرهەممان هەبن دۆی ترشمان هەیە دۆی نعنامان هەیە دۆی لیمۆمان هەیە دۆی ماستاومان هەیە کە ئەو بەرە تامانەشمان هەنا قەبارەی بچووک و
گەورەشمان هەیە. یک جی خالم پیزین وی کارگهه اوه همو او ده بین پلاستیکن کو بر همین وان تیده تینه پر کرن هر دناوا کارگهه دا دهن درست کرن. هر واسا جه بو پشتوانی کرنا کرت آبوریان نافخویی شیر خواهافیه کو بر همین وان دهن بکار آنین جه جوتیار و خودان مر و مالات دوره دهن کرین. به تایبت او کوچرین قوسالانه بره خوددن زوزانن قندیله. بوینه جدره که سرکی شیر پاک و سروشتی. اما کارگی دوی قندیل روزانه لهر 8 ساعت دا توانایی برهمهینانی 70,000 لیتر دومان هیا با 5 آیتمی جیاواز غازدار ساده لیمو مدخن و نعنا جا او آیتمانش هر کامان لقباره جیاوازن لیترونی 430 میل لبش پرداغ 260 میل من هیا با نعنا و با ساده سه هیلی برهمهینانی دبه من هیا بو لیترونی بو 430 میل و بو گلاسیش 0 تا 100 کشی بو خومن او مواد پلاستیکی دکین دبه و دیدینا سر هیلی برهمهینانی دو. بله نهینی سرکفتنا کارگاه قندیله بتن دقباری برهم اینان دان نینه بلکو دکوالتی ویا بلندایه الویره تو ماده که پاریزر دناوا برهمین واندا ناهن بکار آنین اف آمیرانه جرات بیجن فیلینگ یانجی فیلر یانجم کردید کارین بیجن بشی پرکرنه السر هیلا برامانینه اف آمیرانه دبه دل هیلا برامانینه اتناوا اوی کارگه و همو کارگه این جهانه دا تایبت جبو وان تشتن شل آنکو برهمین شل اجی سی بشن سرکی پیکتت افیلا تایبت ده کارگاه قندیل یا تایبت برامانینا دو آف ماسته و یکم جار بطل تینت نوا اوی آمیره دا آنکو بشه فیلره آنکو فیلنگه پیشتی هنگه اپ ماده که تایبت یا تقییم جرات بجن پرسدین ماده که تایبت اجبو پاکش کرنا اوان بطلا تکلی آوید به البش یعنی دست بکه بطل تینا شیشتن بری بچنه الدف نوزل آنکو سرن هیدن پرکرنه بشه پرکرنه فیلینگه آنکو فیلره جسیودو سران پکته آنکو سیودو بطلن یک لترونی وینه ها اب هفرا تجیدی که پیشتی هنگه تیتا بشه کاپه جی 8 سره آنکو 8 تیده الویره کاپ تینا زیده کنن آنکو کاپا تینا دانان پریا اولی تراها آنکو هم کاریم بیجین وکا مسعده که اف سر دکفن و دو چند گانه بشه گریدانه اپ ریکا تورکه کی آنکو شدیانه که اوان کاپا دخن سر و پیشتی هنگه دو چل سر هلا بر امانینه و بر دوام دبه اف بطلین هاتینه تجی کرن پریا سنسوران همجی کارمنده کل بیدره چافدیریا بطلان دیگه هر جار جی هنه که اکرات که تیست دیگه که زانه کاب درست هاتیا دانان بطل ریجا و آسته پرکرنه تا چنده بچاوان یعنی دبه کسک و کومه مروف به دبه چافدیریه بکه و کمپیوتر جی کار خود کرد اف فیلانه گله کی پیشکفت که اپریا اوی کنترولا اوی بشهنه خرید کن ام بین بحثا جماره هم بکن کپاسیتیه بکن ده یک خولک دا اف پیلهرهنه دکاره 166 ام تکاریم بیشن حتی 107 بطلانت یک خولک دا یک دقیقه دا دکاره بحف را پر بکه ده ساعت دا دکاره 10,000 بطره ام بحثا اوی کن بطلی آنکو یک لترو نیوی کو پردکه اگر بطل بچوکتر به یک لیتری به یا 750 ملی لیتری به دبر ریجاوی زیده تر لیبه پیشی هنگه و بچه سر لاینه که آنکو سر هیله که ریراوه که الکتریکی و بردوام به سر برامانین آنکو درز بونه من زۆر بەوەی کەیفم هات کە کارگەکەم لە پشدەرە
کە لە پشدەرە سوودمەندم بۆ خەڵکی دەڤەرەکە یعنی کۆمەڵە گەنجێک کە لە لای ئێمە ئیش دەکا ئێمە سوود دەگەین ئەوانیش سوود بە کارگەکەی دەگەیان ئێمە کە 24 سەعات کارکەین 210,000 لیتر بەرهەم دێنین لە ڕۆژێکدا کە 210,000 لیتر بەرهەم دێنین لە ڕۆژێکدا ئەو بەرهەمەش هیچی نامێنیتەوە لە مەخزنەکانماندا بۆی کە هەڵی بگرین لە مەخزنەکاندا ئێمە دەینێرینە بازار جا بەوەی دڵخۆشم بەرهەمی ئێمە هیچ موادی حافیزە و هیچ موادێکی پارێزەری تێدا نییە هیچ موادێکی کیمیایی تێدا نییە کە زەرەری هەبێ بۆ ئینسان وەکو بەرهەمەکانی دەرەوە یعنی بەرهەمی خارجی هەرێمی کوردستان موادی حافیزەی تێدایە بەرهەمەکەی دەنیشێ هەتا لە مەرزەکان ڕادەگاتە هەرێمی کوردستان بە کۆمەڵێک فاکتەردا تێپەڕە بێت و زەرەری هەیە بۆ بەرهەمەکە ئێمە هەوڵماندا بە حکمی ئەوەی ئەو کارگەیەمان کە دامەزران لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە دەڤەری پژەر لە جیاتی ئەوەی پارەکەمان بچی بۆ خارجی عێراق بۆ خارجی هەرێمی کوردستان ئێمە پارەی خۆمان لە ناو خۆماندا سەرف دەکەینەوە کە لە ناو خۆشماندا سەرفی دەکەینەوە بێگومان ئیسفادە هەیە بۆ وڵاتەکەمان. لی چیروکا کارگاه قندیله چیروکا هیجایه لسالا 2015 ده اف براند مزن بتنه هیویک بو دناوا مالا که ده بیکرینا شیر باجاری و درست کرنا دو آف ماست مالان دست بیکر حس کرنا خلکی بو تامو چیجا راستقینه و یا سروشتی بو اگرک اف کاره بچوک روش بروش ماستر ببه هیا گشتی وی آستی پیش سازی مدرن بوی یکم کارگاه شیرمنیان لإداره سربخویا را پرین. ام خطی برهمنانی دبه که لساعتك داتوانه دا بو 15,000 دبه برهم بینید که دکات ل 8 ساعت دا دکات 80 بو 85,000 دبه که دکات نزدیک 70 تن بو 80 تن دتوانین سه قباره لم خط دا بکار بهینین قباره 1.5 لیتری 430 گرامی 260 گرامی به هر بو خطی که اتوماتیک فول اتوماتیک روبوتی ایجاکا 13 کارمندین لره ایشکین مال وقت سرپرشکاری زیازکان نه هموی روبوتی اتوماتیکه من وقت گنجێک برده و کارمەندەکانمان زۆر خۆشحاڵن کە لە بەرهەمێنانی دۆی خۆماڵی دۆی قەندیل کە لێرە کار دەکەین بە کوالەتیک بەرز دەیدەین بە بازار دڵخۆشین کە ڕەزامەندی بازارشمان بەدەستینەوە. اف آمیرن هنه لبش آماده کردنه هم که هم دکارین بیجین پریوان آمیران اف دو و همجی آفماس الویر دروز با دشین تانکا پیشینگی دچه بشه برمانینه اف آمیرنه یکم جار شیر دروز جناوا تانکیا دیتا افی آمیره جراد بیجن هیموجن اف آمیره چد که او شیرته هنده جارا وقت مروف شیری و آوه تیکل دکه چلیته تندک تپیش چد بن ها باش خلیک ناده اف هیموجنه چد که شیری لیک دده آلت که صاف دکه پشتی ویه که دکه دنه را آمیر دن اوی آمیره هنه اف آمیره گلک گرنگه تایبت دکارگه شیرمنیان دا چی جرات بجن پاستورازیشن پاستورازیشن چد که او بکتریا اتناف شیری دا یه نیر و یه مهنه اوه یکی جوانته هله یان این می بیله یان این نیر بیله اش برچه اگر یک بسیار که اوه مشوله پیدینه شرابی جازیه کش خانه هله اوه بو اوه داره جا ترشاتی اسیدی زیدله نکه هر آست خدا بمینه اگر یک جوان مان یا نرمان یا میمان توی دمیدا رج اسیدی و ترشاتی و ریگ بکوه و ات آست خدا بمینه و پیش اینگه و بچه او شیره و بچه نواتان که برمانی دا و پیش اینگه و دست برمانی نکن کپاسیتی ها و هر دو آمیره هم یه هیموژینی و هم یه پاستورازیشنه دیگ دمجی مرده 10 تنان انکو 10,000 لیتران امشن بیجین چه دیگه و دشینه هیموژن جعالیه که نورمال کار دیگه بله پاستورازیشن گرینگی دیده پلا گرماتیه ادنا و اوی کارگه دا قندیل اف آمیرهن پاستورازیشنه به پلا 78 پلین گرماتیه اوی کارلیه که چه دیگه
و پیشتی اینگه شیر چید با و دوشه بشه برمانینه بەشی ئامادەکردن لە کارگەکەمانەوە سەرەتا دەبێ ئاوێکی زۆر پاکت هەبێ لە خۆی بەزەن بێت دەڤەریمە بە ئاوی پاکیش ناسراوە لە دوای وەژ ئامێرمان هەنا لە سەعاتدا 100 میتری چوارجێ ئاوەکەی دەپاڵێوێ و بۆی کە بیدات بە سەر خەتەکان دەگەڵ شیرەکەی کە تێکەڵی دەکەین و دەیکەین بە ماست بە پرۆژەیەکدا تێپەر دەبێ بە جیازی هێمۆژێن کە چا دەکرێت دوای پاستۆر دەکرێت ئەو شیرە بۆ ماوەیە کاتی دا بۆ 12 ساعت دەخەوێ و هەوێنکی لێ دەکرێت بۆی کە ببێت بە ماست بەیانیانیش لە تاقیگەوە ئەو خێو ئەو بەرهەمای قرارە چای بکەین فاسی بۆ دەکرێت و دەیکەین بە دۆ و دەیدەینە بەسەر خەتەکەمانەوە بەرهەمەکەی کارگەی دۆی قەندیل بەرواری 2 مانگیشی لەسەرا چووکی بەبێ هیچ مادێکی حافزە دەیدەینە بازاڕی خۆراگری تاکو 2 مانگان هەیە ئێوارانیش بەلەوەی کە ئیشەکەمان تەواو بێت دەست بە شۆرنی ئامێرەکان دەکەین بۆی کە ڕۆژ بە ڕۆژ کوالیتی دۆیەکەمان لە دەست نەدەین. ئەڤرو کارگەها قەندیل بووە فاکتەرێکی گرنگ ji bo handana gencên deverê ber bi pîşesaziyê ve lê armanc li vêrê narawestin. Plana dahatû berfirehkirina berheman e ji mastê xweş bigire heya penîr û bi hemî coran xwe ve digel qişta û qeymaxê û hindek corên din ên şîrmeniyan. ئێمە پلانمان هەیە لە ئایندەدا بەرهەمی تر زیادکەین لە کارگەکەماندا. هەر بەرهەمێک کە لە شیر بەرهەم بێت ئێمە بتوانین بەرهەم بین بۆ نمونە پەنیر کەرا ڕۆن ئێمە بتوانین ئەو بەرهەمانە ئینتاج بکەین لە کارەکەماندا بێگومان ئەگەر بەرهەمت زیادکەی ئایتمت زیادکەی دەبێت کۆمەڵە گەنجێکی تر ئیشکە یعنی هەلی کار زیاتر بکەین لە ناو کارەکەماندا بینەوە سەر بەرهەمی دۆ ئێستا ئێمە بەس 3 ئایتممان هەیە لە دۆ دەمانەوێت 250 زیادکەین خەتی ئینتاجی تر دروستکەین بۆی کارکەمان زیاتر بەرەو پێشچی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقدا یەکەم بین. Beşê quality kontrolê jî çavdîriyeka tund li ser hemû qonaxên beremanînê dike. Testên fîzîkî, kîmyayî û bayolojî misûgeriya wê çendê didin ku ew berhemê digehînin destê hewa temamî saxlemin û siruştîne. ئێمە لە کارگای دۆی قەندیل ڕۆژانە فەحسی کیمیایی فیزیایی و مایکرۆبی دۆ دەکەین لە سەرەتاوە لە بەشی ئامادەبوون هەتا بەشی بەرهەمهێنان و کۆتایی فەحسی هەموو بابەتەکان دەکەین لە بەشی فیزیاییدا تەماشای سەقەباغەکان لەیبڵەکان بتڵەکان و هەروەها شێوازی بەرهەمهێنانەکەی تەواو دەکەین لە بەشی مایکرۆبیدا فەحسی مایکرۆبیدا ئێمە کەپەک و مخەمر و کولیفۆرم هەڵدەگرینەوە لە بەشی کیمیاییدا فەحسی ئەسید ترشی مادە وشک خوێ و PH دویەکەمان دەکەین و ئێمە لە کۆتاییەکەماندا هەتا هەموو فەحسەکانمان دەرنەچێ و لە کوالیتی دڵنیا نەبینەوە نایدەینە نێو بازار و هەموو فەحسەکانمان بە پێی ئێستانداردی عێراقی کوردستان و جیهاندایە. پشتی ڕۆژە دروستبوونی و بسەرچوونێ سەر بڵات تێتە یاسکردن نوێساندن پشتی هەنگێ ئەلڤێ دەرێ تێن کۆمکردن پشتی کۆم دەبن دچن ناوە ئامێرێکی ڕۆبۆتیک ئۆتۆماتیک ڕێز تێندانین سێ دانە دکن یەک و دشینە دەف ڕۆبۆتەکێدن دکە 6 و پشتێنگێ پنالیۆنێکی تایبەت تێتە ڕاپێچان و دچەت ناف ئامێرێکێدندا وەکو هیتینگێ هیتەری کار دکە و دکە ڕابتە ددان سەر بالێتێ ئەف بالێتە دکەن سەر بار هەلگرێ ئەف بار هەلگرەوێ بچتە لای بریکارە باژاران ئەف بریکارên هەنێ بدەنە مارکت و ڕێستورانتان ئەم ژی وێ ئەوێ دوێ تام بکەین و چێژەکە خۆشی لێ بینێن بەلێ بدروشمێ ئەف کارگا قەندیل لەسەر هەموو
بطلن خوا دنویسینە تەنها قومێک دەتباتە بۆ ناو ڕەشمالەکانی قەندیل ئەبوی دروشمی و بوی سلوگانی بەرهەمێن ئەبێ کارگا قەندیل ji pişderê diçe hemû Kurdistan û Iraqê. حادەتەن لە وڵاتدا سەرمایەدارەکان یان ئەوانەی بڕەپارەیەکیان بەدەستەوەی لە قەزا و نەعیەکاندا پرۆژەدانانن هەمویان دەچن بۆ شارە قەرەباڵغەکان یعنی وەکو ماسی دەچی بۆ دەریای گەورە بەس ئێمە پێچەوانەی ئەوان هاتوون لە قەزا و نەعیەکان دەست بەکار دەکەین یعنی بەرهەمەکەمان لە قەزا و نەعیەکاندا دەگەین بە محافەزەکان دەیگەین بە وڵاتان ئێمە لە پلانماندا هەیە بەرهەمەکەمان بگەین بە ئەڵمانیا بگەین بە بەریتانیا ینی بۆ ئەو وڵاتانەش بینێرینەوەکو لە ئاسی عێراق و هەرێمی کوردستاندا بمێنینەوە بۆی بتوانین هەلی کاری زیاتر دروستکەین بۆ دەڤەرەکەمان. کارگاه قندیل نمونه‌کا زیندیه جه گرتنا خوزایی جوان کرستین خاوی نافخویی تکنولوژیا سردم چیروکا سرکفتنه لسرخاکا کردستان هاتیه نویسین به دستن گنجن وی ولاتی دهت آوا کرن براندکه کشانازی پیته کرن براندکه کشی را دبیجن میدین کردستان لکردستان هاتیه درست کرن